سڵاوتان لێبێ خۆشەویستانی من سروود خورشید فەرمانبەر لە سەرۆکاتی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر و ئەندامی لیژنەی ڕاوێژکاری بۆ پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین لە خزمەتتانین لە درێژەی ڤیدۆکانمان بۆ ئەم جارەیان باسی بەشی تەندروستی و کۆمەڵەکەین لە پەیمانگە تەکنیکەکانی هەرێمی کوردستان کەمترین کۆنمرەی وەرگیراو بۆ ئەم بەشە لە ساڵی خوێندنی 2021-2022 چەند بووە؟ ئەلبەتە ئێمە کە ئەم کەمترین کۆنمرانە بۆ ئەوەی خۆشەویست پێشکەشەکەین تەنها بۆ بەرچاوڕوونی ئەوەی خۆشەویستە، واتە ئێمە ناڵێن ئەم ساڵ هەمان کۆنمرە دێتەوە، بەڵکو لەوانەیە بەرزتر ببێتەوە یاخود نزمتر ببێتەوە بەپێی داواکاری قوتابیان تا چەند داواکاریان لەسەر ئەو بەشانە هەیە، هەرچەند داواکاری زیاد بکە، هەرچەندە کۆنمرە بەرزتر بێ، هەرچەندە پرسیارەکان ئاسانتر و ڕێژەی دەرچوون زیاتر بێ، ئەلبەتە کۆنمرە بەرزە بێتەوە. پێچەوانەکەشی هەر ڕاستە بە پێچەوانەی ئەو خاڵانێک کە باسمان کرد کۆنمرەدا ئەبەزێت. لەبەرەوە ئەتوانین ئەو کۆنمرانەی کە ئێمە باسیەکەین وەکو بناغەیەک بەکاری بێنین لە کاتی هەڵبژاردننی ئەو بەشانەی دڵخوازی خۆمانە بە نزیکەی بزانین لەکوێیە خۆمانە بینینەوە کەمترین کۆنمرەکانمان لە نزیکی کام بەشایە بە هیوای ئەوەی سوودی لێ ببینن. لایک و کۆمنت و سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن. هاوڕێیانی خۆتان ئەوانەی پۆلی 12 یاخۆت لە پۆلی 11 و ساڵی داهاتوو ئەبن بە پۆلی 12 ئاگاداریان بکەنەوە بۆ ئەوەی ئەوانیش سودمەند من لە کەناڵەکەمان. پێش ئەوەی بێنە پۆلی 12 ئاگاداری گۆڕانکاریەکان و کەمترین کۆنمرەی وەرگیراو ببن تاوەکو بە باشترین شێوە سوودی لێ ببینن. هیوامان سەرکەوتنتانە، ئەتان بینینەوە.